کاکەین بەڕێزان خۆشحاڵ بووین زۆرمان پێخۆشەکە ئێوەی بەڕێز تەشریفتان هێناوە بۆ ئێرە لەم ئێوارە داهاتوودا زۆر بە خۆشحاڵیەوە بە شانازیەوە پێشوازی لە یەکێک لە عەقڵە گەورەکان لە مەجاڵی ئەندازیاریە و لە مەجاڵی پابلیک هێڵسا بانگ کراوە بۆ ئێرە و بانگەش کراوە کە پرۆژەکەی خۆی بۆ ئێوەی بەڕێز تەڕحکە و ئێوەی بەڕێز ئاشنا بن بە پرۆژەکانی. طبعاً کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت لە دوو ئاستی لەسەر دوو ئاست کار دەکات. ئاستیشان پەروەردەییە ئەو پەروەردە و فێرکردنە کە لە دایانگەوە هەتاکو های سکوڵمان هەیە خوتا قۆناغی ئامادەیی و پەیمانگەشمان هەیە. طبعاً ئەم کۆمەڵگەیە ئیش لە مەجالی پەروەردەیە کات بە ستافێکی زۆر زۆر کارامە لە بواری دیداکتیک و پێداگۆجیدا. طبعاً لە ئاستی دوو هەمدا ئاستی کولتوریە کە لەو مەجالەدا بە دەستگای ڕۆشنبیری جەماع عیرفان دەستی پێ کردووە و لەگەڵ دەستگای خێرخوازی کەریمی عالەکە لە بواری کولتوریدا ئەم دەستگایە چەندین کۆنفرانس و ئیڤێنتی کولتوری گرنگی ئەنجام داوە. ئەمڕۆ ئەم دیدارەش دەچێتە ناو خانەی کار و چالاکیە کولتوریەکانمانەوە. چالاکیە میوارێمان بەڕاستی لە مەجالی سۆڵۆجینێک دیزاینە کە دکتۆر ئالانی ماوەیەکی زۆرە کاری تێدا دەکات بۆیە خۆمان بەخۆشحاڵ زانی کە بەو پەڕی فەخرەوە ئەمڕۆ لەم ئێوارە کۆڕەدا لە خزمەتی دابین. طبعاً ئێمە دەزانین ئەو پێشکەوتنانی کە ئێستا لە دنیای تەکنۆلۆژیدا دێتە پێشەوە و کۆمەڵگەی مۆدێرن کە مرۆڤی مۆدێرنی بەرەمهێناوە بەو جۆرە ئێستا لە جەنجاڵێکی زۆردا دەژی و لە ئاڵۆزیەکی زۆردایە و دیزایانی بینا و شێوازی ژیان لە ناو ماڵەکاندا لە ئاڵۆزیدایە. بۆیە پێمان وایە دانیشتن و قسەکردن لەسەر ئەم باسانە گرنگی خۆی هەیە لە ئێستادا چونکە زۆر گرنگە ئەوەی کە ئێمە لی تێگەیشتوین دیزایانی ماڵ، دیزایانی بینا، دیزایانی نەخۆشخانەکان، دیزایانی قوتابخانەکان، ئەو شوێنە گشتیەکان بەڕاستی زۆر گرنگە کە بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەدا تا ئێستا گرنگی کێوەتۆی پێ نەدراوە. چۆن ماڵ خۆی ببێت بە شوێنێک بۆ ئارامی دەرونی ئینسان، چۆن بینا خۆی بێت بە معالجی نەفسی بۆ گرفتەکانی ئینسان خۆی. ئەوەی دکتۆر پرۆفیسۆر ئالانی ئەم ئێوارەیە باسی کات تەواوی ئەم تەوەرانە لە خۆ دەگرێت. ئەوەی کە لە کۆتاییدا من پێویستە لێرەوە بڵێم کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت پێش 4 مانگ بەرهەمی گەشتە زانستیە پڕ هەورازوون و شێوەکەی پرۆفیسۆر دیلانی بە چاپ گەیاندووە لە دووتێی کتێبێکە کە ئێستا لە بەردەستی بەڕێزتانایە. ئەو کتێبە پێشکەش بە ئێوەی بەڕێز دەکرێت و دەخوازین ئەم ئێوارەیە بە ئارامی گفتوگۆیەکی هێمنانە بکەین لەسەر تەواوی ئەو پرۆژە و ئەو کار و چالاکیانەی کە بەڕێز پرۆفیسۆر ئالانی لە ماوەی چەند ساڵی تەمەنیدا خەریکی کارکردن بۆ تێیدا. جارێکتر من بە ناوی کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێتەوە بە خێراتنی گەرمتانەکەم هیوادارین بتوانین لەم ڕێگەوە خزمەتێکی بچووک بە میلەتی خۆمان بکەین. ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ من تەنها ناساندنێکی زۆر خێرای پرۆفیسۆر ئالان دیلانیە کە بەڕێزیان کەسایەتێکی باڵادەستن لە بواری توێژینەوەی دووکایی پەیوەندیدار بە یەکتر کە ئەویش کایی بیناسازی و کایەری تەندروستیە کە چۆن هاتووە بەڕێزیان ئەوەی کە پێوترێ ئینتەردیسپلینەری کایەکی دروست کردووە بۆ پێکەوە کارکردنی ئەو دوو بوارە. بەڕێزیان ڕۆڵێکی سەرەکیان هەبووە لە پەرەپێدانی ئەم کایە لەسەر تاسەری جیهاندا. دامەزرێنەری ئەکادیمیای نێودەوڵەتین بۆ بیناسازی و تەندروستی، هەروەها دامەزرێنەری گۆڤاری بیناسازی تەندروستی جیهانیە. پرۆفیسۆر ئالان دیلانی لە پرۆسەی خۆپەروەرەکردنی ئەکادیمیدا کاری لەسەر چەسپاندنی دنیابینی ساڵۆتۆجینیک کردووە لە بنیادنانی ژێرخانی کایی تەندروستی. لەو بوارەدا خاوەنی 15 کتێب و چەندین توێژینەوەی و ڕێکخەری 12 کۆنگرەی نێودەوڵەتی و 16 سیمپۆزیەم و بەشداربوویەکی سەرەکی دەیەها کۆنفرانسی نێودەوڵەتیە. لە چەندین ئەکادیمیا وانەی گوتوێتەوە سەرپەرشتی چەندەها تێزی خوێندنی باڵای کردووە. کاری ڕاوێژکاری بۆ چەندین وەزیری تەندروستی کردووە لە کیشۆرەکانی ئەوروپا و ئەمریکای شیمالی و ئەفریقا و ئاسیا و ئوسترالیا. لە ڕاستیە شوێنێک لە کتێبەکەیە خوێندمەوە سەرنجی ڕاکێشام حەزم کرد لەگەڵ بەڕێستانە شێری بکەم.
لە لاپەڕەدەی پێشەکی کتێبەکەی دکتۆر دیلانیدا کە پرۆفیسۆر لیف لە زانکۆی لایمۆن نووسێتی پرسیاری ئەوەی کردووە ئەمڕۆ کە لە ڕێگەی توێژینەوەوە کاریگەریە ڕاستەوخۆکانی ژینگە لەسەر سترێس و هۆرمۆنەکان دەزانین لە ڕێگەی ئەو توێژینەوانەی کە لەسەر مێشک و هەڵس و کەوت کراون دەزانین کە لە ڕاستیدا چۆن ژینگەکان کاریگەری لەسەر ئێمەدا دەنێن بۆ کرێکار و بۆ خاوەنکار بۆ خوێندکار و بۆ نەخۆش بۆ زیندانی و بۆ دانیشتوانی شار دیزاینی شوێنەکانی کار فەزاکانی شار و هەر جۆرە بینایەکی دیکە زۆر گرنگن هەروەها پرۆفیسۆر لیف پرسیاری ئەوە ئەکا ئێمە لە هێزی بەرهەمهێن و بە سوودی میوزیک بۆ منداڵان بە تایبەت لە فێربووندا ئاگادارین ئەوە پێی دەوترێ ئاسەواری مۆزارت ئێستا ئەم پرسیارە سەر هەڵدەدا ئاسەواری دیلانی چییە؟ با دکتۆر دیلانی بفەرمێ بۆ بابەتەکەی پێشکەشکردنی بابەتەکەی ماوەی 40 ساڵە لە دەروی وڵات دەژیم لە زانکۆی تۆرینۆیە ماسترم لە ئارشیتێکتور خوێندووە دوایە کاگیاسین و کاکزەمیل باش دەزانن پرۆژەی ئاخری ئیمتحانەکەم لەسەر نەخۆشخانەیەک دروست کرد بۆ تۆرینۆیە کە گرنگترین و قورسترین تێزی دکتۆرا ینی ماستر دەبێت لە تۆرینۆیە ئەمن ئەوەم کرد و لە ئەوەڵین کاتیشدا تەواوم کرد و ئەوەڵین کەسیش بووم کە لە زانکۆ دەرسم تەواو کرد لە چ بینی ئیتالیایەکان و ناو خارجەکانەوە لە ناو کوردەکانی خۆشمانەوە کاکزەمیلش لێرە شاهیدمە ئیتر مانجی 6 لە 85 ئەوەڵین کات بوو کەم دەمتوانی تزەکەم تەقدیم کەم امتحانەکانم 2 ساڵەوەی پێش هەموو تەواو کرده بوو ئیتالیان بەجێ هێشت بەرەو سوێد ڕۆیشتم ئەوەی ڕاستی بێ من ئەو ڕاهاتوومەوە بۆ ڕێزلێنان لە ئێوە کە ئەو کتێبەتان بۆ چاپ کردوم بە کوردی لە دکتور تەها من زۆر سپاستان دەکەم بۆ هەموو زەحمەتانە بۆ تێبینیانە و هەروەها خوشکە ناسک بەڕاستی وەکو خوشک و هاوڕێ بەڕاستی ئەوەڵین کەس بوو پەیوەندی پێوە کردم کە من پەیامێکم نار بۆ کۆنگرەی پەیامێکی ڤیدیۆیم نار بۆ کۆنگرەی تەندروستی لە مانجی دوودا بوو لە هەولێر جنابیان پەیوەندی پێوە کرد وتی پەیامەکەتم دیت زۆر خۆشحاڵ بووم ئەوانەی یەکترمان ناسی ینی لێرە مەسەلەی پەیوەندی شەخص و شەخصە بەڕاستی ئەو شەخصانە کە بەیەکەوە لە یەکتر حاڵی دەبن شتەهایەک دەقەومیە و ئەوڕۆ ئەو شتەیەکە من لێرە لە خزمەتی کاک دکتۆر تەها و جەماعێرە و ئەو دۆستان و خۆشەویستان هاتوومەوە ئەو کتێبەی خۆم بۆ ئێوە باس بکەم بەسەرهاتی ژیانی خۆم بۆ بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست میتر من چوومە وڵاتی سوێد لە وڵاتی سوێد چووم لەسەر نەبواری ئەوەی کە نەخۆشخانە چۆن دروست بکەم بەڵام چۆن نەخۆشخانە و ژەنگە تاثیر دەکاتە سڵامەتی مرۆڤ تەندروستی مرۆڤ و بەو شێوەی ئەقلیەتێکی دامێ کە نەخۆشخانە وەکو شارێکە چۆن شارێک نەخۆشخانە تاثیر لە تەندروستی نەخۆش دەکات دەتوانێت وەکو شارێکیش شار تاثیر بکاتە سەر تەندروستی مرۆڤ و بەو ڕێگایەدا ئەم چوومە زانکۆی پزیشکی لەوێدا کاناڵێکم کردەوە لە بانیی پابلیک هێلس وتم من ئارشیتێکتم و دەمهوێت لێرە لەسەر تەندروستی کار بکەم و ئیدامە بە تەحسیلاتی خۆم بدەم زۆر بە شانازیەوە وەریان گرتم کە کارەکەیان دیتم وتیان ئێمە بە تۆ 30,000 کڕۆن زیاتر دەدەین لە پزیشکەکان بە خاتیەوەی کە تۆ لە زانکۆی تەکنۆلۆژیەوە هاتووی ئێرە ئیتر ئەمە بە شێوەیەکی ئینتەردیسیپلینەری ینی علمێکی زانستێکی تێکەڵاو باسمان کرد لە ماوەی چەند ساڵێکدا ئەمن تێوەرەکەم دکتۆراکەمدا لەوێ دکتۆراکەم تەواو کرد لەوێ لەگەڵ دوو زانکۆی هەم پزیشکی هەم تەکنۆلۆژی تر وابوو پۆست دکتۆراکەشم هەر لە زانکۆ پزیشکی دانا و دوایە سنتەری لێکۆڵینەوەی خۆم دامەزراند سنتەری ناوەندی لێکۆڵینەوەی خۆم دامەزراند هەر لە زانکۆی کارۆلینسکا کە زانکۆیەکی معتەبەری جەهانیە و نۆمی زانکۆی پزیشکی دنیاە چی بەدەم ئەپلای ریسێرچ یعنی ئەوەی کە ئەپلای ریسێرچ لەبێتە چی لە کوردی ئیتر زۆربەر لەسەرەوە کارەکەەوە مەرکەزی لێکۆڵینەوەکەی خۆم بوو لێرە
زۆرترین کار 15 کەسم کاری بۆ دەکردن کە پرۆژەیەکی جیهانی هەبوو دۆخۆرخانەشن بوو 40 کەس کاری بۆ دەکردن یعنی بەو شێوە تیۆری سەڵۆتۆجێنیزم دامەزران و ئەو کتێبانە لەسەرەوە نووسین کە زۆرتر چاپبوون و لە هەوای دنیا بڵاو بوونەوە بەگشتی لەو بوارەدا لە ئەوسترالیا دوای پرۆژەیەکم لەسەر زیندان هەبوو بۆ حکوومەتی سوێدیا هەروەها لەسەر ژیانی پیران زۆرم کار کردو بۆ ئەوزانت مثلا و ژیانی پیران سێ ساڵان کاری خاتیمان فقەت لەسەرەوە کە چۆن ژنگە و ماڵ دروستکەی بۆ پیران کە بتوانن ڕاحەت بشین لەسەرەوەی ئەوە هەندێک کتێبی دیکە لەسەر زانن هەرش بەگشتی دوای مجلەی خۆم دروست کردووانە World Gas Nizam Knowledge Transfer in a Global Society ئەمە پێویست پێم وا بوو ئەوە دنیای گوگڵە لە دنیای گوگڵ ئین بۆ زانست بەراحەت دەجۆزرێتەوە و هەرچی ئەمە فێری بیت دەبێت لە گوگڵ بڵاوی بکەینەوە بۆی کە مرۆڤ ئاگادار بێت لەو زانستە و ئیستفادەی لێ بکات و ئەگەر استفادەشی لێ دەکات بە شێوەکو لێکۆڵەن بتوانێت ڕخنەی لێ بگرێت هەرەی پێ بکات و کۆمەلگا لەوە زیاتر شت پێ جا ئەوە تر کۆنگرەی عالەمیمان کرد لە International Academy Award جایزەمان دەدا بۆ باشترین پرۆژە ئەوە تر لە زانکۆی هارواردێ کۆنگرەمان کرد لەگەڵ سەرۆکی پاڵی کرد لە هەروە لە ماڵایسیا لە ئەوسترالیایە لە هۆنگ کۆنگێ لە تۆرۆنتۆیە ئەوە بەگشتی لەسەر هاتی کارەکان بەڵام دەچمە ناو ریسێرچەوە ئەو کارانەی کە بەلامەوە زۆر گرین ئەو کارانەی کە ئەمن ئەوە زۆر لە هەموو پرەزنتاشنەکانم ئەوەی نیشان دەدەن ئەوەی کە ئەوە نیشان دەدا بەخشێ 50 وڵاتی ئیسلامەتترین وڵاتی دنیایە 50 وڵاتی دنیایە ئەمن بە وەزیر دەڵام بە وەزیرەکان دەڵام دەبێ ئەم بۆ خۆتان وا دەکەن کە بگەنە ئەو 50 وڵاتە ئەرکی سەرەکی ئێوە ئەوەیە کە خۆتان لەو 50 وڵاتە بدۆزنەوە جا ئێمە چاو دەکەین بۆ کاری ئەوەی کە ئەوانە 50 وڵاتی تەندروستی دنیا چییە؟ ئەمە چی دەتوانین لیان فێر بکەین؟ لەوەدا لێرەدا چاوی دەکە ئیتالیا ئەوەڵی وڵاتی دنیایە ئیسلامەتترین وڵاتی دنیایە 93 ساڵ بعد 93 ساڵ میانجیم یعنی دەتوانێت 100 بێ 60 بێ 70 بێ بەڵام مێدیا حەدی نێوەڕاست 93 ساڵ دەژی Iceland, Switzerland, Singapore, Australia, Spania, Japan, Sued هەشتمینە. چاوینێکە لێرە ئەمریکا 34مینە لە ڕەدەی 1.8 دانەیە. ئەوە بۆمە دەردەخا فەرقی ئەوانە ئەو وڵاتانەی کە ئەوە نییە کە ئەمریکا 20% لە خەرجی GDP یعنی دەرامەتی ساڵانەی دەدا لەسەر نەخۆش تەندروستی بڵێن کەرچی تەندروستی نەخۆشخانە بەڵام وڵاتێکی وەکو سنگاپۆر تەنیا 4% خەرج دەکات 4% لە GDP بەڵام چوارمین وڵاتی دنیایە لە تەندروستی زۆربەی وڵاتەکانی ئوروپایە زیاتر لە 10% خەرج ناکەن بەڵام یەک کادە زۆربەی وڵاتانی ئوروپایە فەرقێکی لەوەدا هەیە خصوصیان نییە ئەهلیان نییە ئێوە بڵێن ئەهلی پرایڤەتیان نییە هەمووی دەوڵەتیە هەمووی پابلیکە دیێرەدا ئەمە دەتوانین بڵێن ئەوانەی کە پابلیک هێڵسی بە قووەتیان هەیە چودیان هەیە خەڵک بە تەندروست وابگرن بە خەرج کەمکەنەوە ئەوانە سەرکەوتووترن لە وڵاتی وەکو ئەمریکا و ئەوانە کە خصوصین و 20% خەرج دەکەن و لە خۆشترینش یعنی ئەمە بەحسێکی زۆر دوور درێژە بنەوەم لە ئەکادمی زانستی ئەمریکا وا کردو باسی لەسەر کردو کە ئەنگۆ لەسەر نەخۆشی تەرکیز دەکەن هەتا لەسەر تەندروستی و بالفعل دوای نیشانی دەدەن ئەمریکا 34مین نەفەرە 34مین یعنی لە ڕەدەی ئاخردایە بەوەی کە تەندروستی بەهێزکرد ئەوە ئیتالیا نیشان دەدا کە لەو محیطەدا دەژین لەسەر ڕای ئەوەی کە ئێکۆنۆمیکی خراپی هەیە و 20% لە جەهەڵەکان هەران بێکارن بەڵام سڵامەتترین وڵاتی دنیایە ئەوەش دەتەکەی ئەوەیە ئەوانە لێرەدا دەنیشن لەو محیطەی شێوەی ژیانی ئەوانەیە کە لە محیطێکی ئاوادا دەنیشن چێت غەزایەکی
پاکخاوە دەخۆن قاوەی زۆر دەخۆن شێوەی ژیانی ئەوانە سترێسیان کەمە ئەوانە هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئەوانە تەندروست ماوەتەوە نەیەکە ئەوەیە نەخۆشخانەی باشیان هەبێ بەو شێوە جا ئێمە باسی ئەوە دەکەین لێرە دیفینیشنی سازمانی تەندروستی عالمی دەڵێت تەندروستی ئەوەیە state of complete physical, psychological and social well-being یعنی ئێمە دەبێت لە کاتی تەندروستی دەرونی کۆمەڵایەتی و فیزیکی بەیەکەوە هەموو باش بێت جامە پێ دەڵێن تەندروست ئەوە دیفینیشنی World Health Organization سازمانی تەندروستی عالمیە بەڵام ئەوە دیفینیشنە ئێمە کارمان لەسەرەوە کردو کە تەندروستی لێرەدا تێزی منە کارم لەسەر کردو پرۆسەیەکە ئەمە پێ دەڵێن پرۆسەیەکە تەندروستی کە پێکاتەوە لە هۆکاری دەرونی هۆکاری کۆمەڵایەتی دوای هەستەکان و ئەزمون emotion and experience بە ئینگلیسی هەست و ئەزموونی مرۆڤ لەگەڵ شێوەی ژیانی مرۆڤ ئەوە پێک دێت تەندروستی و ژیان پێک دێت لە هەمان کاتیشدا نەخۆشیش پرۆسەیەکە هەر پێکاتەوە لەو هۆکاری دەرونی و کۆمەڵایەتی شێوەی ژیانی مرۆڤ هەست و ئەزموونی مرۆڤ لێرەدا لە نەخۆشی و لەبەر یعنی تەندروستی هەمووی ئێمە بەڵانسێکە لە بینی ئەو دوو پرۆسەدا لێرەدا جا ئەوە لێرەدا بایۆلۆژیش هەیە هۆکاری بایۆلۆژیش هەیە کە 20% تەنیا 80% هۆکارەکانی دیکەی لێرەدایە 20% هۆکاری بایۆلۆژیکە مثلا دایک و باومان خودەیەکی سەرەتانی بێ احتیمالی 20% ئەمیش هەمێ هیچ پێدان بەڵام لێرەدا بەستەشی بە ئەوەیە کە ئێمە چۆن خۆمان دەبینینەوە لە هۆکارەکان نەخۆشی چۆن خۆمان پێ دەڵام ریسک فاکتۆر کە ئەمە زۆرتر لێرە بین یا لێرە بین ئەوە زۆر زۆر گرنگە ئەگەر خۆمان ببینینەوە لێرەدا ئێمە هەمیشە سڵامەت دەبین جار بەجار لەو پرۆسەیەدا ئێمە خۆمان دەکەوێنە ئێرە ئەمنەوە چەند ڕۆژەی لێرە بوو مەسەلا هەر هاتو چۆن کردو و سیمینار و کوبوونەوە و کەم خەوتوم و ئەوانە ئیمکانی هەیە من لێرە لەو ناوە هاتوومەتە ئێرە بۆ یەکەم جار لە ڕۆژانەدا بەڵام ئەمە لە شێوەی ژیانی خۆمدا هەموو ڕۆژێ ڕاضە دەکەم هەموو ڕۆژێ ڕاضە دەکەم سیگاری ناکێشم چێشتی چاوت ناخۆم ویسکی ناخۆمەوە شەڕابی دەخۆم و جار بەجار ئەوانە زۆر زۆر تەرەکی لە ئاب و هەوایەکی پاک و خاوێنیشدا دەژیم سعی دەکەم بە سعی دەکەم زۆرتریش خۆم بۆ کولتور و موسیقا نزیکەمەوە کە مێشکم سەرنج ڕابکێشێ بە شێوەیەکی پۆزیتیڤ ئەوەیە کە ئەمە هەمیشە لەو بوارەدا ڕادەگرێت ئەلان پێش ئێوە کاک مەسەر خاڵقی هاتە لام ووارە قسەمان کرد داوای لە بردونی کرد کتێبە نایان سپێنێ دێت بە خاتریەوەی کە بێمێ ئێرە دکتور داوای لێکردن ناویرسی ناو خەڵکەوە بە هیچ جۆرێک کاک مەسەری خاڵقی دۆستی برای خۆمە لە چەند ساڵە بەیەکەوە قسە دەکەین کار دەکەین لە زۆر بواراندا عمری تا 84 ساڵە بەڵام خوێنی چاوە چاو لە بکەین لە بایۆلۆژی چاوی لە خێری بکەین 6 ساڵ نیشان دەدا یعنی 25 ساڵ جەهالترە نیشان دەدا لەوەی کە عمری هەیە لە نۆڕێژێ پرۆژەیەکی ئاوا بوو لەسەرەوەی کە دوو عمر هەیە عمرێکی بایۆلۆژی و عمرێکی بڵێن بە 30 ساڵ کە چەند ساڵە مرۆڤ دەتوانێت 70 ساڵ بێت بە شناسانە بەڵام بە جەستا دەتوانێت 50 ساڵ بێت و هەروە عمری 50 ساڵ بێت بەڵام لە جەستەدا نیشاندا 70 ساڵ جا ئەمە چۆن ئەوە دەکەین ئەوەیە کە باسی دەکەین هۆکاری کۆمەڵایەتی ژیان و لێرەدا ئەوەی کە گرنگە جەنگە و شار و تەبیعەتە کە لە لێی دەژین لە ماڵ ئەو شوێنی کاری دەکەی لە شار ئەوانە تەحسیرێک لە ئێمە دەکات لە هەستە و لە هەست ئەزمون و تەجروبەی ئێمە چەند تەجروبە و ئەزمونێکمان هەیە لە ڕۆژانەدا ئەوانە تەحسیرمان دەکات و هەروەها لە شێوەی ژیانمان لە شێوەی ژیانمان کە ئەمە دەتوانین تەندروست بشین یا بەرعکس ئەمە پابلیک هێلس ریسێرچمان هەیە ریسێرچمان هەیە دۆکتۆرمان هەیە دەڵێ پێت ئامۆژگارتم چییە بڵێ ئەمن پێت دەڵێم چەند ساڵ دەژی دەڵێ ئادرەسم پێ بڵێ لە چۆن دەژی ئەمە پێت دەڵێم چەند ساڵ دەژی یعنی بە سەراحەت مەنتەقەکانیان جیا کردووە یعنی ئەوە شتێکی زۆر زۆر دیارە ئەمە پرۆژەیەکی لە کۆڵیەوە لەسەرەوەی بۆ ئەو خەڵکانی کە
تێدەگەیشتن لەباری سۆشەڵ لەباری کۆمەڵایەتیەوە لە بەشێک لە شارەکە دەژیان ئەوان ئەمریان بەڕاتر زیاتر بە خاطرێکە لە ژەکە و تەبیاتێکی جوان دەژێن ئەوانی دیکە هەوا و ئاو و هەوایشی ئەوەی کە بگورن باسیەوە زۆر دەکەم ئەوە زۆر گرینگە باسی بکەم ئێرە ئەمە ئەوە پێی دەڵێن سەڵوتۆجێنیز ئەوە سەڵوتۆجێنیزی پێ دەڵێن سەڵوتۆ ئەلان باسی دەکەن ئەوەش پێی دەڵێن پاتۆجێنیز ئەوەی کە دێرەدا زۆر گرینگە باسی دەکەن علمی پزیشکی فۆکوسی لەسەر ئێرە هەیە 8,000 دیاگنۆزیان پێدا کردووە علمی پزیشکی یعنی واتە 8,000 نەخۆشی دیاری کراوە ئەگەر علمی پزیشکی زیاتر لێرە کاری کردبایە دەیتوانی 8,000 هۆکاری تەندروستی پێدا کردبایە کە کۆمەلگا سالمتر دەبێت ئەوەی کە بەیاکان کەم پێدەداوە بەیاکان زیاتر پێداوە بەخاطر کە بیزنس لێرە زۆرتر دەبێت لەباری دەرمانەوە ئەمە دەتوانم سەعاتێک لەسەر قسە بکەم بەڵام لێرەدا ئەلان دەڕۆم دەچم باسیەوە دەکەم کە سەڵوتۆجێنیز یعنی ئارۆن ئانتۆنۆسکی ئەو کتێبەی نووسیوە ئەوە لە جوولەکە بوو لە کەمپی ئاڵمانەکان لە نازەکان لە زیندانەداوە ئەوە چاوی دەدەکرد هەموو زۆربەی خەڵکەکە دەژان دەمردن بەڵام باسێک زیندوو دەمانەوە باسێکی زۆر زۆر بەهێز دەبوو کە دروستی ئەو پیسی دان پێکەناوە لەسەر ساڵمەندان پێکەناوە لە مەدرسە پێکەناوە ئەو تیۆرێ دەتوانێت زۆر زۆر سەرنجڕاکێش بێت بەتایبەتی بۆ مەدرسە بۆ منداڵان بۆ منداڵان لێرە چۆن ئەمە دەتوانین ژەنگە دروستکەین چون مەدرسە چاوێکی حەسانیان نییە جێگای ڕێاضیان نییە کە ڕێاضە بکەن ئەوە بەڕاستی زۆر زۆر خراپە منداڵ ئیشی منداڵ ئەوەیە یاری بکات منداڵ بێ یاری ناتوانێت بێشکی خەلاقیەت پەیدا بکات بەتایبەتی ئەدالانەکەەوە مەدرسەیەکمان دروست کردووە کۆریدۆری نییە کۆریدۆرەکەشی وەکو حەسارێک کە لێرە یاری دەکەن بەخاتیرکە سەرمایە لە دەرێ لە زستانێ بەڵام لێرەدا دێن و دەڕۆن کۆریدۆر نییە هەموو شوێنێک دیارە پەنجەرەکان کراوەتەوە بەو شێوەیە یا زستان لە دەرێ بەو شێوە یا تەبیعەتێکی ئاوە مەدرسەکە ئاوە ڕەنگ شوێنی ڕێاضە بەو شێوە دروستکرا یعنی بەهایەکی بێحەد دەدرێت ئەوە لێرە پێشانگە حکومەتدا لە مەدرسەی منداڵەکان ئاگایان لێ دەبێت یەک هەفتە یعنی بۆ شێوەیە ئەو پێشانگە بە ڕۆژش دەبێنێتەوە ئاخری هەفتەی خەڵک دیان چاوی لێ دەکەن لەو پێشانگە ئەو کۆریدۆری مەدرسەیەکە لێرەدا نان دەخۆن فێری نان خواردن دەبێت چ خۆن چ نەخۆن ئەوانە زۆر زۆر گرینگە مەدرسە ئەوە نییە تەنیا سیفێربی بەڵام چ دەبێت ڕێاضە بکات چۆن نان خواردن فێربی جا دەبێت تەرکیزمان لەسەر ئەو نسلە بێ بەڕاستی چون ئەوە داهاتووی کوردستان بەو شێوە ئەمە زۆر لەسەر ژیانی پیران کارم کردو لە سنگاپۆرە لە هۆنگکۆنگێک بەو شێوەی و ژیانی مرۆڤ health promoting for elderly یعنی چۆن بەڕاستی ئێمە ژیانی تەبیعی مرۆڤ بەو شێوەیە یعنی ئێمە دەکەوین لە 30 ساڵ بەعزە شوێنێکمان هیچ ناکات چامان کەم دەبینێ وردە وردە بەرەو مردن دەچین دەبێت 80 ساڵ یعنی بە زەجر ئێمە چۆن دەتوانین ئەومان بەو شێوە ڕابگرین هێزەکانمان بێتە خوارێ بێ زەجر دەبین ئەوە بێدەڵ ئۆپتیمال ئەیجی یعنی ئۆپتیمال زۆر بە باشی مردن پیربوون دەبێت هەولی ئەوە بکەین ئەو بەشە چەند ساڵێک ئەمرە کە زەجر دەچێشی خەرجی هەیە بۆ کۆمەلگا ئەو بەشەی ئەمە دەتوانین کەمکەینەوە ئێمە کاری لە کۆڕناومانە سەرەوەی کردو کە چۆن دەتوانی ئەمری مرۆڤ چەند ساڵێک بەرینە پێشەوە بەس لە شێوەی ژیانەوە یعنی پاڵی پێوەدەین لە شێوەی ژیانەوە ئەمری مرۆڤ درێژکەینەوە ئەوە ئەمە نیشانمان داوە کە دەتوانین ئەمری مرۆڤ 7 ساڵ درێژکەینەوە و نەخۆشیهای پیرەکان 50% کەمکەینەوە لە تەریقی شێوەی ژیان بۆیە زۆر زۆر گرینگە کە ژیانی پیری فقط تەنیا ئەوەسیغار بەشێشی وەرزش بکەین و کۆمەڵایەتی لەباری کۆمەڵایەتیەوە دوای سۆشاڵی کوردی دوایش مەسەلەی ئەوە بیڵدانبار ینی شوێنیشێک بەو ژیان کار کەلی دەشت ئەو ژنە 92 ساڵە ماراتۆن 40 کیلۆمتر هەڵدێن یعنی ئەوە زۆر زۆر گرینگە خۆتان دۆستنەوە ئایا بۆ ساڵی 100 ساڵی دەتوانن 40 کیلۆمتر هەڵدێن ئەوە زۆر زۆر گرینگە بەڵام هەڵەکە ئەمن ئەوە کردە قانونێک لە پارلمانی سوێد بە زمانی سوێدی بچراوە لەسەر دزانن دێن بۆ هەموو حزبەکان
ئەوە باس کرد کردیانە قانونێک و پارلەمان ڕای لەسەردا ئەو تر لەسەر شوێنی ئافیس ئەوانە زۆر ئیشمان کردو ئێواڵوێشنمان کردو چۆن شینایی دەبێت لە ناو ئافیسەوە شوێنی کارەوە و چۆن ئافیس دروست دەکەیت بۆی کە مرۆڤ بە پێیان ڕوا لە زیاتیەوەی کە ئاشانسۆر وەرگێت ئەوە وەرزشی ریاضیە خۆی دەکات بڵێ وەرزشی ریاضیە خۆی دەکات هەرەوە ڕۆژێک 9 کیلۆمتر دەڕۆنەوەوانە لە هەمان کاتژدا کار دەکەن خەلاقیش و زۆر بەهێزش بەو شێوە یا دەرەوە دروستمان کردو بەو شێوە دێنە دەرەوە و تەنیسی دەکەن دەستنەوە سەرکاری کوێت یا دەناو ئافیسەکەیاندا بەدمینتۆری دەکەن Grazie.